چار آلیان گەشتیە چه؟ بەڵێ سڵاوتان لەبێ دیارە وا بڕیار بوو کە لە کاتژمێر چواری ئەم پاژنەی ڕۆیە لە بارەگای سەرەکی بزوتنەوەی گۆڕان لە گردی زەرگەتەی شاری سلێمانی چوارلایەنەکە کۆبوونەوەیەک ساز بکەن لە کاتژمێر چوارەوە کۆبوونەوەکە دەستی پێکردووە هەتا ئەم کاتە کۆبوونەوەکە بەردەوامە ئەوەی لەم کۆبوونەوەدا هەیە ئێمە وەکو تیمەکانی دەستگاکانی ڕاگەاندن وەکو ڕۆژنامەنووسان هەتا ئەم کاتە ڕێگە بە ئێمە نەدراوە بڕۆینە ناو بارەگای سەرەکی بزوتنەوەی گۆڕان و لە گردی زەرگەتە بۆیە هیچ زانیارێکی ئەوتۆ بە ئێمەی ڕۆژنامەنووسان نەدراوە و زۆر ڕوونیش نییە ئایا کۆبوونەوەکە تا ئێستا بەردەوامە یان نا بەڵام ئەوەی کە لەسەر چاوەتایبەتەکانەوەدان ڕۆماڵە وێ جوینە بکەن. بەڵێ کاردیارە چوارلایەنەکەم خۆیان مەبەستیان بوو کەم کۆبوونەوەیەکی داخراو بێ بۆ ڕاگەاندنەکان نەبێت پێشتر NRT لەسەر چاوەتایبەتەکانی خۆی و ئاشکرای کرد کە ئەمڕۆ کۆبوونەوەیەک دەکرێت لە نێوان چوارلایەنەکەدا ئەگەرنا چوارلایەنەکە هەمویان کۆک بوون لەسەرەوەی کە بە ڕاگەاندنەکان ڕانەگەێنرێت کە ئەمڕۆ کۆبوونەوەیەکی لەو جۆرە ساز دەکرێت بەپێی زانیاریەکان کە بێمە گەیشتۆ کۆبوونەوەکە بۆ ئامانجێکی سەرەکیە کە تایدا گفتوگۆ لەسەر ئەوە دەکرێت کە چوارلایەنەکە لەسەرەوە ڕێکەوتون بەیاننامەیەک ئامادە بکەن کە ئەگەر بێت و لە کۆبوونەوەکەی سپێنێدا کە کۆبوونەوەی پێنج قۆڵی سپێنەوە بڕارە لە شاری سلێمانی لە کاتژمێر 11 لە وتێل شاری جوان ساز بکرێت ئەگەر بێت و لە کۆبوونێدا نەگەنە ڕێکەوتن پێدەچێت چوارلایەنەکە ئەم کۆبوونێ بۆ ئامانجە بێت کە بەیاننامەیەک لە کۆبوونەوە پێنج قۆڵەکان بێ هیوا بوون لەو بەیاننامەیەدا وانە پێزانیان دەمێن داهاتی و دیگە